ڕۆژی یەکەمی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. عزيزان، أو مانگي كقرآن تيانازل بو، مانگی فتحی دڵان و بەدری کامڵی تابان، مانگی خێر و چاکە و بەخشین و دڵدانەوەی هەژاران. ئێمە لە یەکەم ڕۆژی ئەم مانگە مبارەکەداین. ضروری ضرورەکان تەوبەی نەسوحە، وعدەدانە بەوەی کە موسڵمانێتێکی باش و ساڵحانە ئەنجام بدەین ئینشاء الله. یەکەم ڕۆژی ڕەمەزان لەگەڵ نیەتی ڕۆژوو گرتنە با نیەتی گۆڕانکاری و دەستکاریکردنی دڵ و کردەوە و کردار و ئەخلاقەکانمان بدەین و بەرەو خوابوونێکی باشتر هەنگاو هەڵگرین. ڕۆحتان تێر ئاوی کەوسەری ڕەمەزان و بەدر و فەتح و شەوانی قەدر بکەن. با جەژنتان جەژنی ئازادبوون بێ لە گوناه و تاوان ئینشاء الله. خۆی گەورە فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم، ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. اللهم أنت الملك الحي القيوم الحق المبين الذي لا إله إلا أنت. أنت ربي، خلقتني وأنا عبدك، وأنا على عهدك ووعدك ما استطعت. أعوذ بك من شر ما صنعت. أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي ذنوبي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. يا ربي، تو ذاتكيت ئاگدار و زانای بەوەی کە من زۆر بێتوانا و عاجزم و ناتوانم بەباشی حەمد و ستایشت بکەم. داوا لێکم یا ربی، داوا لێکم یا ربی، حەمدێ کە شایستە بێ بە مەقامی بەرزت بە منی ببەخشیت. ستایشێکم پێ ببەخشە کە دڵڕۆشنەکان تەوفیقیان بۆ دراو بە کەڵکی ئاخرەتیان هات. ئەو کامڵترین ستایش و حەمدەم پێ ببەخشە یا ڕەب کە بە کەڵکی قیامەتم بێت، کە لە ڕێوە کەشفی حەقیقەتی ناو سیفاتەکانەکەیت، کە لە ڕێوە کەشفی حەقیقەتی ناو سیفاتەکان تەکەی بۆ بەندەکانت و لەو گەنجینەی نور و ڕووناکیە بەشیانە دەیت. یا ربی، تۆ بەڕێگایە بەشیانە دەی کە زاتی پیرۆزی خۆت دیاریەکەیت و حکمەتی ئیلاهی تەیخوازێت لە تەجەلیاتی نور و ڕووناکیت دڵانێکی زۆری پێ بەهرەوەرەکەیت. بەشمان بدە یا ڕەب. زانین و پێزانینێکمان پێ ئەبەخشیت بەو بەندانی کە ئەتەوێت و ئەوانیش دەستیە و بەخشینەیان لە زووەوە بەرز و باڵایە یا ڕەب. بەشی ئێمەش بدە. دڵی شایستە بەو بەخشینەیان پێ خەڵاتەکەیت، حاڵیشیان بۆ دروسە بێ بە جۆرە حەمد و ستایش دەکەن بە کەسی تر نەکرێت. ئەو جۆرە حەمد و ستایشەش بە ئێمە ببەخشە. میهرەبانی و بەخشینت ئەوەندە پڕە بۆ هەر کەسێ بە جۆرێکە و ئەوەندە دەوڵەمەنی هیچ کەسێ لە هیچ کەس ناچێت، بۆ هەر جۆرێکیش بێوێنە و ناوازەیەکە نێری. فەردی عەزەم هەموو ڕۆژێک جۆرێک لە ستایش و حەمدی ناوازە ئیلهامی دڵەکەیت. حەمد و سوپاس بۆ تۆ. خۆ ئەگەر دڵ گەڕیدەی بازاری غەفڵەت نەبوو بێت، مەزهەرێک لایق بە کەماڵی ئەقدەس بێ، ئەوە پیشانەدات. شتێک پیشانەدا ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر.
لهمو بەشێکی چرکەیەکە لەسەر شاشەی دڵی پڕ لە نووری ئیلاهی ئەمە پرشنگ ئەدات. ئیتر چۆن باسەکرێت، بە چ زمانێ ئەنووسرێت، چۆن شەرحەکرێت، ئیتر فیوزاتی ئەگاتە دڵ بە مەرجی ڕاسخبوونی قەدەمی صدق و باڵاکردنێکی معنەوی و بەشی پەنهان لە مێرگی ئەسراری عەبدی صادقا. ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها. أي ذاتي أبد أزل، أي پروردگارم من بنديتم استمم لخوم كركات گناه سرپیچیم کرد لیم خوش با. تو ذاتی کی غفور و شکور و حلیم و رحیمیت، ذاتی که لتاوان و گناه خوش بیت تنها ذاتی تویا، ذاتی مبارک و پیروزی تویا یا رب لیم خوش ببا. ویستی حمد و ستایشم هیا ام ویستم بهز بکا، پرتاوی بکا، مددی بو بنیرا. الحمد لله الحمد لله الحمد لله عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. مددي بو بنيرا هتا بردوام بيتو نكجيت ويا رب تو شايني حمديت يا رب ببي حمد أمهم وتبي بخشيوم أمهم وفضلت بيقياندوم إحساند بپرتاو بيمقات من گناهكم إحساني تو كم ناكا لشوني تومتو بدقمانان دام نانيتو لكناري صديقين جيبيكم بيأديت. حمد بوتو يا رب هتا صديقي صادقين بكمو فير بمليانوا، هتا لوحشتي كاذبين دور بمو تريكي تاريكي أو دنياي نفاق بكم. حمد بوتو يا رب، حمد وسناء استايش بوزاتي حق تعالى. الحمد لله حق حمده، الحمد لله عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته.